جەنگە گەورەکە دەستی پێکرد. هەفتەیەکی سەخت و دژوار بۆ ئێران و دەست و پەیوەندیەکانی بەڕێوەیە. هەفتەی ڕابردوو هەفتەیەکی قورس، هەستیار و پڕترس و دڵەڕاوکێ بوو بۆ ئێران و هاودەست و گروپە میلیشیا بەکرێگیراوەکانی لە ناوچەکەدا. بەوپێیەی لە ئاسمانەوە کوڵێنترا بوون و لە زەمینیشەوە بادەیان پلانی ورد خاپور دەکران و ئێران تەنانەت بە بەیاننامەیەکیش نەیتوانی بەرگریان لێ بکات. وەکو چاودێرانیش گوتیان ئێران تەنها خەمی پاراستنی خۆی بوو. موشەکە زیرەک و ساڕوخە دووتۆنیەکانی فڕۆکە ئیسرائیلیەکان بەیروت و یەمەنیان خاپور کرد و سەرکردە دیارەکانی حیزبوڵڵا و میلیشیاکان یان ورد و خاش دەکران و لە زەویدا تەنها جلوبەرگەکانیان بە پارچە پارچەکراوی دەمایەوە یاخود تەنانەت لاشەکانیشیان نەدەدۆزرایەوە. بارەگا و کۆگا و چەک و ناوەندە ئابوووریەکانی تەواوی هاوپەیمانەکانی ئێران ئامانجی دیاریکراوی موساد و سوپاکەی بوون. بە تایبەت پێگە هەستیارەکانی حیزبوڵڵا و حەشتی شەعبی و نوجەبا لە عێراق و گروپە میلیشیاکانی ئێران لە سووریا و یەمەنیان کردە ئامان. هەردوو سەرۆکی ئیسرائیل و ئەمریکاش بەردەوام هەواڵی هێرشی لە ناکەویان بۆ سەر ئێران و پێگە گرنگەکانی لە میدیاکان بڵاو دەکردەوە. دوای 30 ساڵ ئەمە یەکەمین جارە شیعەکان دەگەنام دۆخە و دەبنە پۆڕی خوراو بەدەست ساڕوخ و درۆن و موشکی ئەمریکی و ئیسرائیلیەوە. بە تایبەتتر شۆک بوون لەو پلانە نوێیەی کە تەنها سەرۆک و ڕەمز و بنکە استراتیجیەکانیان دەکاتە ئامانج و زیان بە یەک کەسیش ناگەیەنێت. میدیا ئەمریکیەکان ڕایانگەیاند کە بەنهێنی هەردوو سەرۆکی ئەمریکا و ئیسرائیل تاوتوێ و بڕیاری لێدان لە ماڵی خامنەیی ڕابەری ئێران و 22 سەرکردەی باڵای گروپەکانیان داوە جگە لە بنکە ئەتۆمیەکانی ئێران و کۆشکی کۆماری و بە ئامانجگرتنی بەرپرسی سوپای پاسداران. ئیسرائیلیەکان ئەم دۆخە بە فرسەت دەزانن تا پلانی 50 ساڵەی خۆیان جێبەجێ بکەن و مەترسی بەردەوامی شیعە لە سنوورەکانیان دوور بخەنەوە و بۆ ئەوەش بە تەواوەتی دەستکراوە کراون لەلایەن ئەمریکا و ئەوروپیەکانەوە. ئەوەی ناڕەزایەتی هەبوو تەنها فەڕەنسا و سەرۆکەکەی بوو کە دواتر ڕازی کران. سنتکۆمی ئەمریکی ڕاگەیاند ئەم هێرشانە سەرەتان و هەفتەکانی داهاتوو ئامانجی زۆر وردتر فراوانتر لە نێو ئێران و لوبنان و عێراق و سووریا و یەمەنیش دەکەن ئامانج. تەنانەت پلانی فلیجکردنی گروپە میلیشیاکان و خودی ئێرانیشیان داناوە و دەیانەوێت ئێران لە ڕەگەوە ئیفلیج بکەن. بەرپرسی پێشووی سنتکۆم لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس کوتی ئەو هێرشانە هێشتاش کۆتایی بە هەژمونی ئێران ناهێن و پلانی سەرکەوتووەوەیە کە ستافەکەی بایدن هێرشەکانیان بخەنە نێو ئێران خۆیەوە و ڕابەر و سەرۆک وەزیران لە نێو ببان. لە هەمووی قورستر قسەکانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا مایک جۆنسۆن بوو کاتێک دوای هێرشەکان گوتی هێرشەکان شتێکی وا نەبوون و کاتی ئەوەش هاتووە بایدن لەو خەوە قوڵە خەبەر بکرێتەوە و کۆتایی بەم سیاسەتی دەستیکردن و سیاسەتی ڕازیکردنی ئێرانە بهێنێت و ئیدی بە جددی گورزێکی وا لە ئێران و دژە ئەمریکیەکان بۆشێنێت کە جارێکی تر نەتوانن دەست بۆ هیچ ئەمریکیەک و هیچ بەرژەوەندیەکی لە ناوچەکە و تەواوی دنیادا ببەن. بۆ ئەوەش پێویستە هاوکاری ئیسرائیل بێت و زیاتر لەوەی ئێستاش دەستواڵای بکەن.